بە ناوی خوای گەورە و میهرەبان. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. گۆزەی شکاو پەرستشی بە ئیخلاس و دزەکانی گوێگرتن. ڕەنگە مرۆڤ لە پەرستش و بەندایەتی لە ئەوراد و ئاسکار و نزا و پاڕانەوەیدا بە دەرەنجام گەلێک بگا، گەرچی بەدەر لە ڕەزامەندی خوا تێبینی دیکەیشی تێکەڵ بە کارەکانی کردبێت. ڕەنگە ئەوانەی خۆ بە جنۆکەکانەوە سەرقاڵ دەکەن و ئەوانەی نوشتە دەنووسن بە هەندێک دەرەنجامی نائاسایی بگەن لە ڕێی هەندێک کارەوە کە لەو ڕێیەدا ئەنجامی دەدەن. ڕەنگە هەندێک کەشف دۆزینەوە لە دنیای میتافیزیکیدا بەدەست بهێنن. دەکرێت بە بینینی ئەو دەرەنجامانە بە عەقڵدا گوزەر بکات کە ئەمانە هێزیان بەسەر ڕۆحدا دەشکێت و لە جیهانی ڕۆحدا لە بەرزبوونەوەدان و بەرەو ئاسۆی ژیانی خولگەی لەتیفەی ڕەبانی دەڕۆن و لە ئاستی نهێنیەکاندا دێن و دەچن. جاکە سۆفیە مەسیحیەکان و ڕاهیبە بودیەکانیش هەندێک شتی دەراسە لە هەکبەیاندا بێت، برەهمانیستەکان و ئەوانەی خۆیان بە تەواوی بە کۆزمۆسەوە بەستوەتەوە بتوانن دەستیان بەو دەراسایە بگات و ئێمەش لەو ڕێیەوە بە هەندێک شت بگەین. ئیدی جیاوازی نێوان ئێمە و ئەوان چییە؟ جیاوازیەکی زۆر گەورە لە نێوان ئەم دووشتەدا هەیە. قورئانی ژاماژە بەم جیاوازیە دەکات. کاتێک وەحی بۆ ئێمە دێت یاخود کاتێک فریشتەکان لە نێوان خۆیاندا قسە دەکەن و ئەوەی کە لە خوای گەورەوە دەیبیستن بۆ یەکدی دەڵێنەوە، شەیتانەکان استراق السمع واتە دزی گوێگرتن ئەنجام دەدەن. واتە بە دزیەوە گوێ هەڵدەخەن کە بزانن چ باسە. جا لە کاتێکدا شەیتان و هاوکارەکانی دزی گوێگرتن ئەنجام دەدەن، بەشێک لە قسەکان دەدزن و ئەوی دیکەی بە وتەی بێبنەمای خۆیان پڕی دەکەنەوە. پاشان ئەم هەواڵە نیوڕاست و نیوپوچەڵە بە شێوەی وەسوەسەی شەیتانی دەگوێزنەوە بۆ دۆستە ئینسانیەکانیان. فریشتەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن خواوە هەواڵیان پێدەدرێت، مافی ڕەوای خۆیانە بەکاری دەهێن و ئەو وشەی نهێنیەی وەک نیعمەتێک پێیان دراوە دەخەنە کار و ئەو دەرگایە دەکەنەوە و لێەوە بەرەو ڕەزامەندی ئیلاهی هەنگاو دەنێن. پاشان ئەم شتانە دووبارە لە ڕێی نێردەی ڕازگۆوە وەک وەحی یاخود وەک ئیلهام بە مرۆڤەکان دەگەیەنرێت، وەک بڵێیت لە هەردوو بارەکەدا لە یەک دەرگاوە چوونە ژوورە دەبێت. بەڵام چونکە لە یەکیاندا ئامانج ڕەزامەندی خوایە و لە بازنەی مۆڵەتی خاوەنی ڕاستەقینەیدایە، ئەوە پەسەندکراوە و ئەوەی دیکەیشیان لۆمەکرا و ناپەسەندە. بەڵێ باوەڕدارێکی سەرڕاست کە لە هەوڵی دەستگرتن بە سەرتوانەکانی ڕۆح و گەیشتن بە پلەی ژیانی دڵ و ڕۆحدایە، بۆ نمونە دەیەوێت بە سەیر و سلوکی ڕۆحانی پلەکان ببڕێت. جاوتم باوەڕداری سەرڕاست چونکە مەبەستم ئەوانەیە کە چاوەڕێی هیچ دەرەنجامێکی لابەلا نین لە پەرستشیاندا. بەڵێ ئەم باوەڕدارە ڕەزامەندی خوا دەکاتە ئامانج و لەم ڕێیەدا دەست بە ڕۆیشتن دەکا، هەر بەو گیانەوە و بەهۆی ئەوەی ئەو ڕازیە لە دەرگایەکی نهێنی دەدات. جالێرەدا کەس ڕێی پێناگرێت و دەست وەرناداتە کاریەوە. چۆن دوور بۆ لە دزی گوێگرتن، ئەوە ڕۆحە پاکەکان پێشی پێناگرن و شەهابی بەسەردا نابارێن و تووشی دەردی سەری ناکەن، چونکە ئەو تەنها لە هەوڵی ئەوەدایە دەرگایەک بکاتەوە کە ڕۆیشتنە ناوەوە پێیدا ڕێپێدراوە. ئەو هەوڵ دەدا بە هۆکارێک ئەو دەرگا نهێنیە بکاتەوە کە هەر لە شێوازی بەکارهێنانی ئەو کلیلە یاخود وشە نهێنیەیە کە بۆ کردنەوەی هەر دەرگا یاخود جانتا یاخود گەنجینەیەک بەکاردەهێنرێت. هەرچی ئەوانی دیکەشە کارەکەیان ڕێک وەک دزی گوێگرتنەکەی شەیتانەکان و هەر بەو دزانە دەچن کە بانقەکان دەبڕن و پارەی خەڵکی دەدزن. جاچون کارێکی نائاسایی ئەنجام دەدەن، هەر ساتێک ئەگەری ئەوە هەیە شەهاب باران بکرێن و دەست بەسەر ببن و بگیرێن، چونکە ئەو ڕێگایی پێیدا دەڕۆن نایاساییە و هەر لە بنەمادا مۆڵەتی ڕۆیشتنی لەو شێوەیەشیان نییە. جا بۆ ئەوانەی ڕەزامەندی خوایی ئامانجی سەفەریان نییە و لەو ڕێیەدا بەو جۆرەی مۆڵەت دراوە و بەو جۆرەی پێویستە بڕۆن ڕێ ناکەن، لە کاتێکدا نیازی بەدەستێنانی هێزی ڕۆحیان هەیە کە چی لە ڕێجێ دەمێن و بگرە لە ڕۆحیشیان دەبن. نمونەگەلی تاڵ و پڕ ئیبرەت لەم بوارەدا هەیە. ئەمانە بۆ نیشاندانی هێزی پەیوەست بە میتافیزیک خۆ لە قەرەی ئەزمونە ڕۆحیەکان دەدەن.
بەڵام چونکە خاڵی دەستپێک و ڕێی سەفەر و ئامانجی گەیشتنیان یەک نایەتەوە لەگەڵ مۆڵەت و ڕەزامەندی جەنابی ئەڵڵا جەللە جەلالوهودا، بۆیە بە تێپەڕبوونی کات لە شیرازە دەپچڕێن. لە سەرەتادا شەیتانەکان چەند هەواڵێکی ڕاستیان بۆ دەهێنن، بۆ نمونە دەڵێن ئەمڕۆ لە فلانە شوێنەوە ئەم کەسانە دێن، پاشان هەواڵێکی دیکە و دواتری شەواڵێکی دیکە و هەواڵێکی دیکە دەڵێن ئاوی ڕووباری فلان تا ئاستی مەترێک دەکشێتەوە، بڕۆن تەماشای بکەن. کە دەڕۆن تەماشای دەکەن، هەر لە ڕاستی